وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم ڕێکاری خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا دەگرێتە بەر و پشکنین بۆ ئەم هاوڵاتیانە دەکات کە لە وڵاتی ئێران دەگەڕێنەوە بۆ هەرێم. لە دوێنێەوە 230 وڵاتی هەرێمی کوردستان لە ڕێگەی مەرزی نێودەوڵەتی حاجیۆمەران گەڕاونەتەوە هەرێمی کوردستان و لە ئێستاشدا لە 2 ئۆتێل لە شاری سۆران لەژێر چاودێری پزیشکیدان تا ئێستا هیچ حاڵەتێکی گوماناوی بەدی نەکراوە کە تووشی کۆرۆنا هاتبن. کاروان دەرگەڵەیی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی لە سۆران با پەیامی ڕاگەیاند لە شەوی ڕابردووەوە 230 وڵاتی لە ڕێگەی مەرزی حاجیۆمەران گەڕاونەتەوە کوردستان و ئێمە لە سۆران لە 2 ئوتێل شوێنمان بۆ دابین کردوون تا ئێستاش 2 جار پشکنینمان بۆ کردوون. خۆشبەختانە هیچ حاڵەتێکی گوماناوی نییە، بەڵام بەپێی ڕێنمایەکانی تەندروستی ماوەی 2 هەفتە ئەم هاوڵاتیانە لەژێر چاودێری پزیشکیدا دەمێننەوە. کاروان دەرگەڵەی وتیشی باپی زانیاریەکان نزیکەی 5,000 هاوڵاتی هەرێمی کوردستان بۆ گەشت و خوێندن لە وڵاتی ئێرانن. و لە کاتی گەڕانەوەیان پێویستیان با دابینکردنی شوێنی زیاتر دەبێت و هەمویان لە سنووری سۆران جێگەیان نابێتەوە، بەڵام ئێمە چاوەڕێی ڕێنمایی نوێی وەزارەتی تەندروستین. ژمارە ئەو هاوڵاتانی کە لە دوێنێ شۆگەڕاونەتەوە ئەو دوو شوێنەی مانەوەیان نزیکەی 230 هاوڵاتی ئەبێتن کە ژمارێک لە ئۆتێلە و ژمارێک لە ئۆتێلەکەی دیکەنە. دوێنێ شەهر لەگەڵ گەیشتنیان تیمەکانی بەڕێوەبەری نەخۆشخانەی ئاشتی پشکنینی سەرەتایی بۆ ئەنجامدرا، بە هەموو هاوڵاتیەکان ئەنجامدرا. خۆشبەختانە نە لە پشکنینەکانی دوێن شەو نە ئەوڕۆ بەیانیش هیچ حاڵەتێکی گوماناویش نییە نەک توش بوون. بەڵام بەجێری ئەو ڕێکارانی کە لە وەزارەتی تەندروستی وەزارەتی ناخۆ دەرکراون ئەو هاوڵاتیانی دەبێ ماوەیەک لەژێر چاودێری پزیشکی دابن. تا ئێستاەوەی بە ئێمە گەیشتووە 14 ڕۆژە، بەڵام نازانین ئەگەر لە دوای ئەو کاتژمێرانە لەوانەیە ڕێنمایی نوێ دەرسێتن و هاوڵاتیەکان بزانین داخۆ تاکیدی بزانین چەند ڕۆژامێنێنەوە. وەکو باسم کرد نزیکەی 220 کەسە باردوو شوێنی مانەوە، زایدەن شوێنێشکەی مانەوەش لە سنووری قەزای ڕوانزە و ژمارەی هاوڵاتی تێدایە. لەوانەیە لەو شوێنانە ژمارەیەشکی کەمی دیکە بتوانێت ڕێوەگیری، بەڵام بەجێری ئەو زانیارانی کە هەیە زانیارن کە بڵاوکرێن نزیکەی 5,000 هاوڵاتی لە سنووری ئێران بن، باوەڕ ناکەم لە سنوورە بتوانرێتن زیان بکرێتەوە. بەڵام میدی ئەمە چاوەڕێ ئەوی نەبزانین داخستان هاوڵاتی کارێتن هەروە چاودێری ڕێنمایی نوێی وەزارەتی ناخۆ تەندروستیش.